حکوومەتی ناوەندی عێراق بودجەی گشتی ئامادە کردووە و ئاراستەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی دەکا. پەرلەمانتاران ئاماژە بۆ ئەوە دەکەن دامەزراندن لە بودجەی ساڵی 2020دا نەبووە، بەڵام لە ساڵی ئایندەدا دامەزراندن بۆ دەرچوان و خاوەن بڕوانامەکان دەکرێتەوە. موازنة 2020 الآن هي في مجلس الوزراء. ڕۆژیاسای بودجێ ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە بۆ ئەوەی گفتوگۆی لەسەر بکرێت. هەر کاتێکیش ڕەزامەندی لەسەر نیشاندرا ئەوە بۆ پەسەندکردنی ڕەوانی پەرلەمان دەکرێت. لە بودجێ ئەم ساڵدا جێگەی جێگیرکردنی گرێبەستی کرێ و دامەزراندنیشی لە خۆگرتووە، بەڵام بەهۆی خراپی دۆخی ئابووریەوە دامەزراندن بەپێ پێویستیە و ناکرێت دەرگای دەمەزران بە تەواوەتی بکرێتەوە. هەروەها لە پرۆژەی یاسای بودجەدا پرسی قەرزی ناوخۆی و دەرەکی هەیە لەگەڵ بوونی کۆمەڵێک پرۆژەی گرنگی تر. الوضع المالي العراقي ليس جيد حتى يفتح التعيينات أو تفتح التعيينات بصورة عامة. بقانونی موازنەی 2021 حکومت لە سەرقاڵی ئامادەکردنی موازنەکەیە. ئێستا بۆ یاسای بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2020 پرۆژە یاسای نێردراوە بۆ ئەنجومەنی وەزیران، دوای لە ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەر دەنێردرێت بۆ پەرلەمان. سەبارەت بە موازنەی 2020 تەسەور دەکەین هیچ بڕگەیەکی ئیستیسماری یان تعینات یان هیچی تێدا نەبێت، لەبەرەوەی تەنها بەیاناتی مالی دەبێت لەسەر ئیرادات و نەفەقاتی ساڵی 2020 تا کۆتایی. بەنسبەت 2021 وەکو باسمان کرد ئێستا سەرقاڵی ئامادەکردنن. تا ئێستا وردەکاریەکە ئێمە نازانین چونکە لە حکومەتیش تەواو نەبووە تاوەکو بینێرن بۆ پەرلەمان. لە بودجەی گشتی ساڵی 2021دا دەسەبەرکردنی هەلی کار و دامەزراندن بۆ دەرچوان دەسەبەر کراوە. بامۆشەخانی گەلی کوردستان، باغداد.